هەم لەفەکە خۆش هەم بەلایشە خۆش. ها زۆر کەزەبوو دەهات پرسیاریە کرد ئەرێ کاکە یەک لەفە بەلاشەیان دوو هەر سەتیش بخواتنەکەنەوەوە نیە تو لە کاتی قسەکردنا گوتە 2000 خۆشە ئەدیکو لەفەکەی 2000 خۆشە هەم لەفەکە خۆش هەم بەلایشە خۆش. بەلاشەکەش تامەچی دیکەی ئەدیکو دایمەن شتێکە بەلاشی خۆشترە. الحمدلله ئەمە لێرەی شێ دەکەین وەڵام ئەم لێرەمە کاک محەممەد هەموو دوو شەمانیش نانی عملەکان بەجیا لە مارێ دەینی لە مارە دەین خوا خێری بدۆست لۆمەلۆ عملە و شتەکان کاک محەممەد پێم بڵێ ئەوە دەبینم لەسەری نووسراوە لە یەک لەفە تاوەکو دە لەفە ئەتوانی بخۆی ئەمە لێرە لەسەری نووسرا لە یەک لەفەی تاوەکو دە لەفەی ئەها زۆر کەزەبوو دەهات پرسیاریە کرد ئەرێ کاکە یەک لەفە بەلاشەیان دوو ئەو جامە لێرە بە نووسین گوتمان لە لەفەکە تا دە لەفەی لێ هەیە بخوا کەسێک لێرە زۆرترین لەفەی خواردبی چەندی خواردی 5 لەفەی خواردیە 5 خواردیە 5 خواردیە بەرێ هیچ پارەشتان لێ وەرنەگرتێت ئەخراگەمە پارە 5 وەگرین ئەدی کو دەنووسین لە یەکە تاوەکو دەی بەلاش هەر سەتیش بخواتنەکەنەمەوە نیە وەڵی قەڵقلا یعنی سەفەریش دێنە خەرچی مەسەلا بزانێ ئەوەیە ها دووسێ لەفە و سێ چار لەفەی دەباتۆ لۆ مندارەوەی